ئەو کاتتان باش ئەزیزان. لەو کورتە ڤیدیۆیە کتێبێکتان پێ دەناسێنم بەناو نیشانی چۆن قسە دەکەیت تا منداڵ گوێ ببگرێت و گوێ دەگریت کاتێک ئەوان قسە دەکەن. ئەو کتێبە یەکێکە لە کتێبە هەرە بەناوبانگەکانی بواری پەروەردەیی لەلایەن دوو نووسەری بەناوبانگی ئەو بوارە نووسراوە، ئەوانیش ئێدێل فابەر و ئەلن مازلیشن. خوێندنەوەی لەلایەن ئەو کەسانەی گرنگی بەلایەنی پەروەردەیی منداڵ دەدەن هەروەها بۆ دایک و باوکان زۆر پێویستە. وا دەکات باوان و پەروەردکاران زیاتر لە منداڵەکانیان تێبگەن و بتوانن بە شێوەیەکی ڕاست مامەڵەیان لەگەڵدا بکەن، بە تایبەت لەو کاتانەی بە شێوەیەکی جیاواز و نەشیاو ڕەفتار دەکەن یان بە شێوازێک دەردەکەون کە بە دڵی ئێمەی دایک و باوک نابێت. لە میانەی خوێندنەوەی ئەو کتێبە هەندێک ڕەهەند و لایەنی کەسێتی منداڵەکەت بۆ بەدەردەکەوێت کە پێشتر بیرت لێ نەکردبووە. بۆیە وات لێ دەکات هەڵوەستە لەسەر هەموو کاردانەوەیەکت بکەیت و هەوڵی ئەوە بدەیت کاردانەوەی جیاواز تاقی بکەیتەوە تا بتوانیت جۆرە پەروەردەیەک بەدەست بگەێنیت قوڵتر ببێتەوە لە هەست و ناخ و توانا و ئاواتەکانیان. ئەم کتێبە بەوە جیا دەکرێتەوە کە زۆر بە سادەیی بیرۆکەکان دەخاتە ڕوو، بە زمانێکی خۆش و سادە نووسراوە. چەندین سیناریۆی ڕاستەقینە و خەیالی پێشکەش دەکات کە هەڵێنجراون لە وەرکشۆپانەی دوو نووسەرەکە لە کاتی نووسینی کتێبەکە لەگەڵ پۆلێک لە دایک و باوکان ئەنجامیان داوە تا بتوانن کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. بە جۆرێک دەتخاتە ناو بارودۆخەکە و وات لێ دەکات هەستی منداڵەکە تاقی بکەیتەوە تا بە باشترین دەرچە بگەیت. جگە لەوەش سیناریۆکان بە شێوەی وێنەی کارتۆنی خراونەتە ڕوو، ئەوەش وا دەکات بە ئاسانی ئامانجەکەی بپێچێت. کتێبەکە پێک هاتووە لە چەند بەشێک و لە هەر یەکێکیان ئامانجێک دیاری دەکات و چەند تەکنیکێک پێشکەش دەکات بۆ گەیشتن بەو ئامانجە کە کاریگەری ئەرێنی هەبێت لەسەر هەڵس و کەوتی منداڵ. بۆ ڕوونکردنەوەی ئەو تەکنیکانەش خوێنەر دەخاتە ئاستی بەرپرسیارەتی و دوو جۆر سیناریۆی بۆشی دەکاتەوە. یەکەمیان ئەو جۆرە وەڵام دانەوانن کە عادەتەن ئێمەی باوان بەکاریان دەهێنین. لەگەڵ منداڵەکان توندەبین و بڕیاری بنەبڕ و حەتمی دەدەین، ئەوەش زۆر جار ئاکامی خراپی لێ دەکەوێتەوە. هەروەها جۆرێکی تری سیناریۆ پێشکەش دەکەن کە ئەو وەڵام و کاردانەوانە لە خۆ دەگرێت کە پێویستە لە لای ئێمەی باوان و پەروەردکاران لە بەرامبەر منداڵەکان ببینرێت. لە کۆتایی هەر بەشێک پوختەی بەشەکەش نووسراوە. لە ماوەی داهاتوو هەوڵ دەدەین لە چەند کورتە ڤیدیۆیەکدا پوختەی هەر بەشێکتان بۆ ئامادە بکەین بە هیوای سوود و پەروەردەیەکی باشتر بۆ منداڵەکانمان. ڕۆژێکی خۆش.